وهن المنافقات. خاڵی دووەم ئەو ئافرەتە سافیرانە خراپترین ئافرەتن و منافقیشن. منافقن صفەتی منافقیان تایە. پێت خۆشە منافق بی یا پێت خۆشە مسلمان و ئیماندار بیت؟ ئەوەی سافیرە بێ منافق صفەتی منافقی تایە. ئەمە خاڵی دووەم. ئەمە عقوبەی دووەم. لا يدخل الجنة منهن إلا مثل الغراب الأعصم. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتە سافیرانە ناڕۆنە بەهەشتەوە کە منافق و خراپترین ئافرەتن ئیلا ئەو کەسانە لەبێ کە تۆبە دەکەن. ئەویش زۆر کە من هەروکو چۆن قەلە ڕەشیەکەیە کاتێک کە قەلە ڕەشیەکەی پێڵێن غوراب الأعصم. ئەعسەم چییە؟ ئەو باڵندەیە ئەو قەلە ڕەشەیە دەنووکی سوورە قاچیشی سوورە. ئیتر خلافی تری تایە بەڵام ڕەئی زیاتر بە قوت ئەوەی بەپێی قەولی سەحابە ئەو قەلە ڕەشەی کە دەنووکی قاچی سوورە ئەوە غوراب الأعصمی پێڵێن. سبحان الله ئاڵێ جاری وایە دەیەها پۆل قەلە ڕەشە بینی دانەی لەوەی تیان نییە. ئەمە نەکەمە هەر زۆر کەمە و جۆرە قەلە ڕەشە. ئەگینا دەنووکی هەمووی ڕەشە و قاچی ڕەشە. ئەوەی کە دەنووک و قاچی سوور بێ زۆر بەکەمی هەیە. دە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئافرەتیش ئاوا بەکەمی دەچێتە باشتر. بۆیە وای فەرموو بڕۆ بازاڕەکان بڕۆ حەفلەکان ئەمڕۆ بڕۆ شوێنانێک کە هەڵپەرکی ئەکرێ ئەو کاتە لەو حەدیسە تێگەی بۆیە زۆر بێ ئاهلی جەهەنەم ئافرەتە بۆ چییە تێدەگەیت لەچکی چی هەر باوی نامێن ئەمڕۆ هەر لەچک باوی نییە. بڕۆ کولیەکانەوە قژی زەردەکە قژی ڕەنگاوڕەنگەکە هەڵێداتەوە لەچکی چی یا لەچکی پێ لە ملیایەتی. ئەمە کەی دینداری ئاوا کرێ دادەمەڕەوە بازار عاباکەی لە بندەسیایەتی هەتا دێتەوە لە بندەسیاتی. ئیخوا فەرمی بی دەخۆتە نەی فەرمی کە بندەست عابای لەسەرایە لەچکی بەسەرەوە نییە. چۆن شتی وابێ؟ ئەمە مۆدیلە یاخود تۆ دینداری دەکەی. بۆیە ئەو ئافرەتانە خراپترین ئافرەتن. بۆیە پێغەمبەری خواوە فەرمی صلی الله عليه وسلم بۆی بە خۆتان نابچنەوە. ئەو ئافرەتی سافیرە بێ خراپە منافقە ناچێتە بەهەشتەوە ئەگەر تۆبە نەکا و نەگەڕێتەوە بەلای خوا ئیلا بێ لە جەهەنەما سزا بچێژێ ئەو کاتە ئەگەر خوا ڕەحمی لێ کاتێ دەچێتە بەهەشتەوە.